سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمی لە کاتی سەردانیدا بۆ بارەگای دەستەی حەشتی شەعبی بەرگی سەربازیە و هێزەی پۆشی ئەوەش یەکەم جارە لە کاتی دامەزراندنی ئەو دەستەیەوە سەرۆکوەزیرانێکی عێراقیە و بەرگە بپۆشێت کە دوو سەرۆکوەزیری پێشوو هیچ کاتێک بەو شێوەیە نەبینراون. کازمی لە کاتی سەردانەکەیدا بۆ بارەگای دەستەکە لە بەغدا بەو شێوەیە دەبینرێت کە جلوبەرگی مەدەنی خۆی دەگۆڕێت بۆ بەرگی سەربازی تایبەت بە حەشتی شەعبی. کازمی لە لاپەڕەی خۆی لە فەیسبوک دەڵێت لەگەڵ فالح الفەیازی سەرۆکی دەستەی حەشتی شەعبی باسی گرفتە ئەمنیەکان و ڕێگەی ڕوبەڕووبوونەوەی زۆربوونی مەترسی ڕێکخراوی داعشیان تاوتوێ کردووە. کازمی وەشداری دایە هەبوونی هەندێک دەنگ کاو بە ناشاز ناوی برد کە دەیانەوێت جیاوازی بخەنە نێوان حکوومەت و حەشتی شەعبی. جەختی لەوە کردەوە کە پێویستە ئەو گومانانە بوەستێنرێن. با پێی ڕاگەیەندراوی نووسینگەی ڕۆژنامەوانی سەرۆکایەتی وەزیرانی عێراق کە لەسەر تۆڕی کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، کازمی ئاماژەی بەوە داوە کە حەشتی شەعبی بە فتوای مەرجەعی باڵای شیعە عەلی سیستانی دامەزراوە کەمکردنەوەی پێگەی قوربانیدانی لە هەر کەس و لایەنێکەوە بێت ڕەت دەکرێتەوە و جێگەی قوبوڵ نییە. جێی ئاماژە بۆکردنە کە کەتیبەکانی حەزبوڵای عێراقی کە یەکێکە لەو هێزانەی کە حەشتی شەعبیان پێکێناوە پێشتر هێرشیان کردە سەر کەسایەتی کازمی و بە شایستەی سەرۆکوەزیرانیان نەدەزانی، چونکە تۆمەتباریان کردبوو بە بەشداری لە تیرۆری فەرماندەی فەیلەقی قودس ژنەراڵ قاسم سولەیمانی و جێگری دەستەی حەشتی شەعبی ئەبوو مەهدی موهەندس کە گوایە ناوبراو بوو ئەو تیرۆرە زانیاری هەواڵگری داوەتە هێزەکانی ئەمریکا. یەکێک لەو ئاستەنگانەی کە لە داهاتوودا مستەفا کازمی ڕوبەڕوویان دەبێتەوە وەڵامدانەوەی ئەو پرسیارەیە کە چۆن دەتوانێت لە نێوان هێزە جیاوازەکانی حەشتی شەعبیدا یەک ئاڕاستە و بڕیاری دروست بدات لە کاتێکدا بەهۆی نزیکی هەندێکیان لە سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێران ئەمریکا بە تیرۆریست ناویان دەبات و چەندین جار بنکە و بارەگاکانی بۆمباران کردوون. بە تایبەتی لە مانگی حوزەیراندا ئەمریکا و عێراق دەکەونە گفتوگۆیەکی گرنگەوە بۆ دیاریکردنی پرۆتۆکۆلێکی ستراتیژی کە بنەماکانی پەیوەندی هەردوو وڵات بۆ ماوەی درێژخایەن دادەڕێژێت. چاودێرانی ئاگادار لە دۆخی عێراق بڕوایان وایە لە دوای تیرۆری سولەیمانی و موهەندیس لە بەغدا مەترسی هەڵگیرسانی جەنگی خوێناوی لە نێوان هێزەکانی ئەمریکا و لایەنگرانی ئێران لە نێو دەستەی حەشتی شەعبیدا ئایەتوڵڵا عەلی سیستانی بۆ کەمکردنەوەی گرژیەکان داوای لەو هێزانەی پێکێنەری حەشتی شەعبی کردووە کە بە فتوای ناوبراو دامەزراون بەشێکیان بگەڕێنەوە ماڵی خۆیان و ئەوانی تریش کە دەمێننەوە دەبێ پابند بن بە بڕیاری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە. ئەو هەنگاوە تا ڕادەیەک باش کۆنتڕۆڵی دۆخەکەی کرد، بەڵام هێشتا ئەو بەشەی کاگرفتی لەگەڵ کازمی هەیە و ناتوانێت کۆنتڕۆڵی بکات. مەترسی ئەوەی لێ دەکرێت لە هەر ئاڵۆزبوونێکی نێوان واشنتۆن و تاراندا بۆی هەیە وەکو بەرمیلی باروت بتەقێتەوە و کەس پێشبینی ئاکامەکانی پێ ناکرێت. وأتمنى لكم ولجميع عوائل شهداء الحج كل التوفيق.